بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینێرانی بەڕێز و خۆشەویست هەرێک لە حکومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان لە ساڵی 2020 ئەزموونێکی خراپی حکومڕانیان پێشکەش کرد لە سەراسی حکومەت شکستی هێنا لە دابینکردنی موچە و ئەندامجانی چاکسازی و دابینکردنی هەلیکال و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی هاوکات پەرلەمانی کوردستانیش نەیتوانیوە بارکەکانی خۆی لە چاودێری و یاسادانان و هەروە پەسەندکردنی بودجە هەڵبسێت. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز محەممەد ڕەوف سەرنووسەری درەو میدیا قسە لە سەرم پرسانە دەکەین دوای ڕاپۆرتەکە. حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان بەهۆی دەستێوەردانی حیزبە دەسەڵاتدارەکان ساڵێکی ڕەشیان بەڕێ کرد. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2020 داهێنانێکی نوێی داهێنا و دەستی بە لێبڕینی موچەی موچەخۆران کرد، بەڵام جورئەتی نەبوو قاچاقچێتی خاڵە سنووریەکان ڕابگرێت. لە موچەکانی 2020 حکوومەتی هەرێم لە کۆی 12 موچە تەنیا 5 موچەی داوە. موچەی مانگی 1 بە تەواوی، موچەی مانگەکانی 2 3 و 10 بە لێبڕینی لە 121 و موچەی مانگی 9 بە لێبڕینی لە 118. بە پێیوتەی بەشێک لە پەرلەمانتارانیش گەندەڵی و قاچاقی خاڵە سنووریەکان لە سەردەمی کابینەی نوێم پتر بووە. ئەمە جگەلەوەی بەهۆی هێنانی ئاژەڵی قاچاق بەرهەمی ناوخۆ لەژێر هەڕەشەی لە ناوچووندا. لە ڕووی چاکسازیشەوە کابینەی نوێم هیچ هەنگاوێکی ڕاستەقینەی بۆ چاکسازی نەناو، بەڵێنەکەی خۆشی بۆ دروستکردنی سندوقی داهاتە نەوتیەکان نەبردە سەر. ئەمە جگەلەوەی بەرهەمی یاسای چاکسازیش دیار نییە. لەلایەکی دیکەوە حکوومەت و پارتە دەسەڵاتدارەکان ڕێگەیان نەداوە پەرلەمانی کوردستان لە 2020 بە ئەرکی خۆی هەڵبسێت. بە پێی راپۆرتێکی ئینستیتویتی پێی بۆ پەروەردە و گەشە پێدان پەرلەمانی کوردستان لە 2020دا تەنها 16 دانیشتنی ئەنجام داوە لە کاتێکدا دەبوایە 70 دانیشتنی ئەنجام بدایە. پەرلەمانی کوردستان لە ماوەی ساڵێکدا 4 دانیشتنی ڕاگەیەندراوی دواخستووە کە بە پێی ئامادەکاری راپۆرتەکە بەهۆی ململانەی سیاسی و لاوازی دەستەی سەرۆکایەتی بووە. پەرلەمانی کوردستان لە 2020دا تەنها 59 سعات کۆبووەتەوە. کۆبوونەوەش هەبووە تەنها نیو سعاتی خایاندووە لە کاتێکدا بە پێی راپۆرتەکە دەبوایە پەرلەمان لەم ساڵدا 210 سعات کۆ ببوایەتەوە. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەی ئینستیتویتی پێیدا بە وردی جەخت کراوەتەوە لەوەی لە ماوەی ساڵدا سەرڕای ئەو هەموو ناڕەزای و کەم و کورتی و داوایی هەبووە، بەڵام لە پەرلەمان متمانە لە هیچ وەزیرێک نەسەنراوەتەوە. نەک هەر ئەوەش لە ماوەی ئەو ساڵەدا لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانەوە 2 جار داوای پرساندن و لێپرسینەوە لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی کراوە، بەڵام هیچ کامیان ئامادە نەبوون بچنە بەردەم پەرلەمان. لە خاڵی 15 و 16 هەمینی راپۆرتەکەدا ئاماژە دراوە بەوەی 7 ساڵە بودجەی هەرێم لە پەرلەمان پەسەند نەکراو و پەرلەمانیش بێدەنگە. 9 ساڵی شەژمێرەی کۆتایی ساڵی دارایی نەچۆتە پەرلەمان و بە هەمان شێوە پەرلەمان بێدەنگە. لە خاڵی 17 هەمینیشدا پەرلەمان بە ناشەفاف و شاردنەوەی زانیاری ناو دەبات. بەو پێی نازانرێت لە ماوەی ساڵی ڕابردوودا ئەندامانی پەرلەمان چەند پرسیاریان ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران کردووە. لە خاڵی 25 و بەر لە خاڵی کۆتایی راپۆرتەکەی ئینستیتویتی پێی ئەماژەی بەو 14 خاڵە داوە کە لە کۆبوونەوەکانی دەستپێکی هەردوو خولی بەهارە و پاییزەی پەرلەمانی کوردستاندا دەرکراون. بەڵێنی جێبەجێکردنیان دراوە، بەڵام وەک راپۆرتەکە نووسیوێتی کەمترینیان لێ جێبەجێ کراوە. بە بڕوای چاودێران حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستان کراونەتە بارمتەی دەسەڵاتداران و بۆ پاراستنی بەرژەوەندە شەخسیەکانیان بەکاریان دەهێنن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک محەممەد خێرمێ سوپاس دەکەین. یەکەم کوورەکانەوەندە زۆر نازانم لەکوێوە دەست بکەین با لە مەسەلەی موچەوە دەست پێ بکەین. حکوومەتی هەرێمی کوردستان لە 2020دا چۆن مامەڵی لەگەڵ موچەی فەرمانبەرانە کرد؟ بەناوی خوای گەورە و میهرەبان ئەم کابینەیە تەمەنی تقریباً لە 140 تێپەڕاندووە، ساڵێک و 6 مانگ تێپەڕیوە. ئەگەر چاو بخشێنی بەسەر ئەو هەنگاوانی ناوێتی چ بۆ چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ئەوە لەبەرەوەی کە زۆرترین قسە لەسەر و بارانەیە کراوە. نەتیجەکەی ئەوەی کە ئەمڕۆی بینی ئەنجامەکەی بینی ئەوەی هەمووی کورکراوەتەوە لە موچەخۆران و فەرمانبەران هەموو مەسەلەی چاکسازی و هەنگاونان بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و بۆ قسەکردن لەسەر ئەو قەرزانی لای سەرمایەداران هەموو ئەمانە کورکراوەتەوە لەوەی کە چەند موچە دراوە چۆن موچە دابەشکراوە بەسەر موچەی موچەخۆرانە کە 1,255,000 موچەخۆر هەیە
لە موچە خۆرانە تقریبا 753,000 فەرمانبەرە ئەوەی دیکەی خانەنشین و خانەنشین کەم ئەندام و هەموو ئەو بوارانەی دیکە بندیوارەکان ژمارەیان زانراوی ئامارێکی دقیقێ ئەزانی لە هەر لەو ملیۆن و 250,000 ژمارەی بندیوارەکان چەند بێ حەزەکەی ئێمە دواتر ئەگەر قسە لەسەرەوە بکەین با قسە لەسەر موچە بکەینەوە و پرسیارەکەی بەڕێزە لە ساڵی 2020 ئەمڕۆ تەواوێکین کۆی ساڵەکە یەکی 2020 بۆ 31 دوانزەی 2020 لە ماوەی ئەم ساڵەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە مانگەکانی 2020 هەشت موچەی دابەش کردووە بەس بۆ مانگەکانی 2020 5 موچەی دابەش کردووە بۆ مانگەکانی 2020 5 موچەی دابەش کردووە یعنی لە موچەکانی 2020 بۆ نمونە ئەگەر لە یەکی مانگی 2020ەوە تا 31 دوانزەی 2020 بۆ موچەی ئەو مانگانە کە حەقی موچە خۆرانە 5 موچەی دابەش کردووە ئەگەر ئێمە بە هەر بەروارەکەشی بیخەمە ڕووبۆی کە زۆر قسە لەسەرواکرێ حکوومەتی هەرێمی کوردستان چەند موچەی دابەش کردو چۆنی دابەش کردووە موچەی مانگی دەی 2019 لە مانگ لە 13ی یەکا دابەشی کردووە ئەمە بەبێ پاشەکەوت و بەبێ لێبڕین بووە موچەی مانگی 11 لە 7ی سێی 2020 دابەشی کردووە موچەی مانگی 12 لە 29ی سێ دابەشی کردووە ئەمە موچە ئەم سێ موچەیە 2019 هی 2019 ئەوەی ماوەتەوە موچەی مانگی یەک مانگی دوو مانگی یەکی لە 5 دابەش کردووە مانگی دوی لە مانگی 7 دابەش کردووە مانگی سێی لە 7 دابەش کردووە ئەم دوو موچەی دیکەش کە لە ئاخرا دابەشی کردیان لە 15 دەوێکیان لە تقریبا 12 دابەشی کردووە ئەمە موچەی مانگی 9 موچەی مانگی دێ لەبەرەوەی کە لە مانگی لە دابەشکردنی موچەی مانگی 9 هات سێ موچەی پاشەکەوتی دایەوە بە کابینەی پێشوو دوو موچەشی سپار بە بەغدا تا گوتی ئێمە سافی بەڵام سەرڕای ئەو دوو موچەیە کە گوتی بەغدا پارینە ناوەردووە ئێستا دوو موچەی تریش ئەکەوێتە ئەستۆی خۆی واتە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵە ئەگەر 6 موچەش حسێب کاکە خۆی باسێکا کاڵێ سیانن با بڵێن سیانن هی ساڵی پێشووە هی 2019 6 تریلیۆن و 332 ملیاری دابەش کردووە 6 تریلیۆن بەمەرجێک تقریبا 2 تریلیۆنی لە بەغداوە هاتووە کۆی ئەوەی کە لە بەغداوە هاتووە و لە هەمان کاتدا ئەگەر ئێمە ئەو 5 موچەیە وەرگرین کە بۆ 2020 دابەش کردووە 5 دابەش کردووە دەکاتە 5 بەلێبڕینەوە بەلێبڕین لە 121 و لە 180 و لە 120 خۆی ئەبێ هی ئەم ساڵە کۆی موچە کە موچە 894 میلیارد دینارە کۆی موچەی ئەم 12 مانگی 2020 10 تریلیۆن و 728 میلیارە کات 10 تریلیۆن و 728 میلیارە کات چەندی داوە کۆی موچەکە ئەمە کۆی موچەی ئەم ساڵە چەندی داوە بڵێن چەندی داوە 3 تریلیۆن و 650 میلیاری داوە 3 تریلیۆن 650 میلیاری داوە واتە 7 تریلیۆن و 78 میلیاری نەداوە نەیدایان خواردوویەتی ئیتر خواردوێتی دزیوێتی نەیداوە چۆن تەفسیرەکرێ با تەفسیرکرێ ینی مەبەستم ئەوەیە لە مانگی 4 بۆ مانگی 8 ئەوە پاشەکەوتی گوتی سیانیان هی کابینەی پێشوو دوانان لە بەغدانەی داوەسێ ئەمە پینۆپەڕۆی کرد لە مانگی نوێ بەڵام ئێستا پینۆپەڕۆکە چۆنە خۆ دوو مانگی تریش نەدراوە چی لێ دێنێ مانگی 11 بەڵێ تەواو ئەفەوتێ باموچە خۆرانی کوردستان زۆر بەڕوونی بزانن حکوومەتی هەرێمی کوردستان هیچ متمانەیەکی نییە لەناو خۆ ئەمە زانیاری کە دەڵێ موچەی مانگی 11 و 12 دەفۆتیان دەستێتە ساڵی داهاتوو چی ئاخرەزانی خۆ برسێتە ساڵی داهاتوو لە مانگی یەکا بدرێ لە مانگی دووە بدرێ ئەی موچەی مانگی 2021 ئێستا ئەمە وای لێ کردووە ئەمە ئەم فێڵ و فەرزی وا لێ کردووە ینی لە مانگی سێ موچەی مانگی 12 داوە ئەڵێ کاکە ئەمەش لە مانگی لە 2020 یاومە وە گوتمان کە ئەبێ 10 تریلیۆن و 728 میلیارد دینار بدا بە موچە خۆران 3 تریلیۆن و 650 میلیاری داوە بە موچە خۆران لە 2020 واتە ئەکاتە لە 100 بە نزیکەی لە 132 لە 132 کۆی موچەی 2020 داوە بە موچە خۆران بڵێن هەر فەرمانبەرێک لە مانگەکانی 2020 تەنها لە 132 موچەکەی وەرگرتووە بڵێن لە کۆی ساڵەکە بەڵێ لە 132 تۆ کۆی ساڵەکە کە 10 تریلیۆن ئەوەیە کۆی موچە خۆران لە 168 نەدراوە بەپێی ئەمە بێ هی 2020 با حکوومەتی هەرێم ئەمە ڕوون بێ بۆی کە ڕوونکردنیان داوە لەسەرەوەی کە کەناڵەکەی ئێوە کەناڵی پەیام گوتیانە 5 موچە دراوە ئەوڵێ نەخێر ئێمە 8مان داوە
مەسەلەکە چۆنە؟ سێ موچەی هی پێشووترە ساڵی پێشووترە بەڵێ ئێمە ئەڵێن لە هی 2020 موچەکانی 2020 12 مانگە بەڵێ 8 مانگ نییە و 4 مانگ نییە 12 دانە مانگە ئەم 12 مانگە تۆ چەندی داوە 5 داوە 5 بە موچەی ئەم مانگانە داوە 5 داوە ئیتر تو ئەڵی هی سیانی مانگی ساڵی پێشوم داوتی لێکەی دێت و ئەم ڕقەمانە وا لێکەی بۆی بڵێ زۆرم باوە ئەمە نابێت باش بەس لەو پارەیە 2 تریلیۆن و 2 تریلیۆن و 200 ملیاری لە بەغداوە هاتووە لەو 6 تریلیۆنی کە وتمان سەیەکەی پێشووتریش ئێستا ئەم جارە بۆ ئەم ساڵ لەم ساڵە 3 جار پارە لە بەغداوە هاتووە ئەمە هی وەزارەتی داراییە 3 جار پارەی 2 لە 3 تریلیۆنەکە بۆ ڕوون بێلای بینیان لە 3 تریلیۆنەکەی کە بۆ موچەکانی 2020 دانراوە چەندی هی بەغداوە چەندی هەرێمە سیرکە 2 جار 453 ملیاری هاتووە لە مانگی 2 یەکە لە مانگی 400 ملیارەکە هاتەوەی کە یانگو 400ەکە چی لێ هات 2 مانگیش 320 ملیارەکە هاتووە 320 ملیار بە کۆی گشتی تقریبان وتمان 2 تریلیۆن و 200 هاتووە بەڵام ئەم 320ەکە 640 ملیار لە بەغداوە هاتووە ئەوەی دیکە یعنی تۆ سیرکە ئەگەر ئێستا من یعنی لێکدانەوەیکی تر کەمە لە خۆم یەک دنیا پارە دیار نییە باش یعنی تۆ سیرکە یعنی بەس باوە ڕوون بێت لە 2020 بەغداد چەند تریلیۆن هاتووە لە 2020 آخر ئەو سێمانگی پێشووتریش هاتووە لە 2020 بەس ئەوەی 2020 بۆ سیانزەی یەک 453 ملیار هاتووە دوی سێ 453 تر هاتووە 26 سێ 453 تر هاتووە 24 4 400 ملیار هاتووە باش ئەنجا لە 16 8 320 ملیار هاتووە لە 12 10 320 دیکە هاتووە کۆی گشتی ئەوە 453 تریشی دەچێتە سەر 2 تریلیۆن و 399 ملیار دینار هاتووە لە ینی بە پێ قسەکەی زێر حکوومەتی هەمێر تریلیۆنێکی بۆ خۆی لە 2021 دابێت ناخر من ئەگەر ئێمە 6 تریلیۆنەکە حسێب بکەین هی 3 ساڵەکەی تریش حسێب بکەین حکوومەتی هەرێم 6 تریلیۆن و 332 ئەوەی داوە بەڵام ئەو پارەی کە یاوێتی تقریبا ئەگەر 6 تریلیۆنی یاوە هی ئەم ساڵ چەندی داوە 6 تریلیۆن 300 داوە 2 تریلیۆن ئەوە واتە لە 130 لە بەغاوە هاتووە هی ئەو پارەیە ئەو پارەی کە ئەڵێم لە 130 لە بەغداوە هاتووە ئەگەر زۆر وردی کەیتەوە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی یەک فێڵ و فەرزیەکی ئەوەی کە دەستی بۆ ئەبا ئەوەی کە ئەوێ فێڵی تیابکە ئەوەی کە مامەڵی پێوە بکە ئەوەی کە ئەوەی بکە تەنها موچە خۆرانە ئەزانین بۆ قسە لەسەر موچە خۆرانە خۆ گوتمان 1 ملیۆن و 255,000 کەس موچە خۆرە ئەی 6 ملیۆن کەسە هەرێمی کوردستان ئەی ئەوانەی دیکە بەڵام موچەی خۆران کاریگەری لەسەر بازار هەیە کاتێک کە تۆ موچەت ئەدرێت مانگانە سەریمان تۆ ئەزانی چەنی پاشەکەوت دەکەیت و زەمانەتت هەیە کە سەری مانگ دێ بەڵام ئێستا لەبەرەوەی کە موچە زەمانەتی نییە تۆ پارەکەت خەرج ناکەی بڕۆ بازار هەر وشک بووە بۆیە تۆ قسەکەت کە لەسەر موچەیە پەیوەندی بە بازار و پەیوەندی بە کرێ و پەیوەندی بە قیست و پەیوەندی بە قەرزەوە هەیە پەیوەندی بە هەموویەوە هەیە هەموو جوڵەکە ئەوەستێنێ زەوێ وەستەیە کڕینی سیارا وەستێ بازارە وەستێنێ هەموو شتێکە وەستێ لە کوردستانە بۆیە کە تۆ پێشتر 894 ملیار ئەخرایە بازارەوە ئەوە وازی لێ هێنرا هات بۆ 730 ملیار ئێستا 730 ملیارەکەش نییە دواترین زانیاری ئەوەیە چارم بەغا 320 ملیارەکە بنێرێ ئەوە بڕیار بوو پێشتری ساڵ بینێرە نینە بەسەر چوو ئەم شەو ساعت 12 یاسای کوتینانی دارایی بەسەرەچێت 320 ملیارەکە ئەتوانین بڵین هین ڕێکەوتنی پێشتریشە حکوومەت دەتوانێت بینێرێ یعنی هین ڕێکەوتنی پێشتری کاسمی و حکوومەتی هەرێمە بەڵام من قەنەعەتم وایە حکوومەتی هەرێمی کوردستان لە مانگی لە ناوەڕاستی ئەوەی کە ئێمە بەدواداچوونمان کردووە لە ناوەڕاستی مانگی یەکا موچەیەکەدا ئیتر ئەیکاتە موچەی مانگی 11 12 نازانم چی دەکاوە موچەیەکەدا لەوەیە بەڵام ئەم موچەیە لەسەر دوو ئەگەر وەستاوە ئەگەر بەغدا پارەکە بنێرێ 320 ملیارەکە ئەوە بە لە 121 موچە بڕینی موچادا حکوومەتی هەرێم باش ئەگەر نەینێرێ داهاتەکانی حکوومەتی هەرێم چی لێدێ قسەکە لەسەر ئەمەیە باش پێ داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان تقریبا حکوومەتی هەرێمی کوردستان لە دابەزینی نرخی دینارە بەڵێ بەرزبوونی دۆلارە باشە زیاتر لە 120 ملیار دینار قازانجەکە
120 میلیارد دینار داهاتی نەوت پێشتر 270 میلیارد بوو، ئێستا تقریبا 270 میلیۆن دۆلارە. 7 میلیاری هاوپەیمانان بە دۆلارە ئەمیش تقریبا داهاتی ناوخۆ. ئەمە فێڵێکە حکوومەت هەرێم ئەیکا کە من لە 100% زانێرەکەم ڕاستە، بەڵام لەبەر بەغدا ئەوانە ئەوە هین ناکەم، بەس من ئێڵێم داهاتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان 200 میلیارد دینارە. بەڵام بەپێی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەی خاتە ڕوو لەبەر دەسمایە ئەڵێ 120 میلیارە. ئەم 120 میلیارە ئەو مانگەی پێشوش گوتێتی 120 میلیار هەڵێ 120 میلیارە بۆ لەبەرەوەی کە ڕێکەوتنی هەبوو کە لە 150 داهاتی خاڵە سنوورەکان وانە گەڕێتەوە بەغدا، بۆیە ئەو 120 میلیارە هەرڵەن 120 میلیارە نەڵێن 200 میلیارە لەبەروی سەتی بنێرن بۆ بەغدا ئەگەر ڕێکەوتنیش دوابێ تقریبا 200 میلیارە. لەم 200 میلیارە نزیکی 50 میلیۆن دۆلارە بە دۆلارە. باش واتە ئەمە نزیکەی 350 میلیۆن دۆلاری هەیە. ئەم 350 میلیۆن دۆلارە پێشتر بواە تقریبا ئەیکردە 430 میلیارد 435 میلیارد دینار، ئێستا ئەکاتە 550 میلیارد لەبەروی دۆلار بەرزەوە بووە، یعنی داهاتەکەی نزیکەی 100 میلیارد زیادەکە. باش لەبەر ئەوە ئەم داهاتە چی لێدێ؟ کۆی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان دەگاتە نزیکەی 600 میلیارد 550 بۆ 600 میلیاری ئەبێت. ئەو کاتە ڕێژەی هین بەپێی ئەوە بێ ئەکاتە لە نزیکەی لە 134 بڕین ئەگەر بەوە بیکە. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان پارەی هەیە. پارەی هەیە؟ حکوومەتی هەرێمی کوردستان پارەی هەیە. لەکوێی پارەکە؟ ینی بەچی بەڵگەیەکی؟ با من ئەم ڕێژانە بڵێم مەبەستم لە چییە پارەکە هەیە. لە حەڤەی هەشت ئەمە خۆی بڵاوی کردەوە، حەڤەی هەشت موچەی مانگی ئەوەی کە مانگی 4 بوو، بەڵام پاشەکەوتی کرد و گوتی ئەمە موچەی مانگی نوێ، ئەو لەو کاتەیە ئەمە موچەی مانگی هەشتەوەی. چەند موچەی تری داوە لەو کاتەوە؟ 2 موچەی تری داوە، 2 موچە 730 داوە، ئەکاتە چەند؟ ئەکاتە 1 تریلیۆن و 460 میلیارد دینار. باش ئەمە بۆچی؟ ئەمە 2 مانگی داوە. ئەی داهاتی ئەم 4 مانگە حەڤەی 9 حەڤەی 10 حەڤەی 11 حەڤەی 12 داهاتی ئەم 4 مانگە 4 270 ئەگەر 270 میلیاریش قسە بکەیت 4 270 میلیاری 4 7 میلیۆن دۆلاری هاوپەیمانان. باشە؟ باش 4 ئێمە 150 میلیاریشمان حساب کرد و داهاتی ناخۆ 450 میلیاری کۆی گشتی ئەکاتە 2 تریلیۆن و 200 میلیارد دینار داهاتی ئەم 4 مانگە. داهاتی 4 مانگە چەنی داوە بە موچە 1 تریلیۆن و 460 چەنی لێرە ماوە تقریبا 700 میلیارد دیناری. ئەی لەم ماوەشە مانگی پێشوونەی 200 میلیاریشمان قەرز کردووە بە 200 میلیارەکەشەوە 200 قەرز کرد ساڵن کە پارەکەی بەغابێ 300ەکە ئەیدەنەوە بە قەرزی ئەوە واتە نزیکەی 700 میلیارد دینار. ئێم داهاتە چی لێدێ؟ ڕاستە هەندێکی دراوە بە مەشارع و هەندێکی خۆشاوە لەو مەشارعانە هی کۆمپانیاکانە ئێمە خۆیان بۆمانەکەن و بە قەرز و بەچیەوە. بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان باشە بەس یەک ئاڵۆزێکی بۆ خۆی، ئیحراجێکی بۆ وەزیرەکانی، ئیحراجێکی گەورەتری بۆ پەرلەمانتاران، کێشە و قەیران و یعنی عقدەیەکی گەورەی بۆ هاوڵاتیان دروست کردووە. کاکە ئەمانە خۆی ڕقمی خۆیانە، خۆ من ئەوەتە هەمووی ڕقمی وەزارەتی دارایی و دیلۆیت و ڕاگەیەنراوەکانی خۆیان و هەموو ئەوانە سەر داهاتینەوە بەس سەبارەت بەوەی کە پێدو هیچ حکوومەتێک لە دنیا لە کۆی 12 مانگە موچەی 5 مانگی دابێ بە لێبڕینیشەوە پێ دوای وێنەی هەیە لە کۆی جیانە شتێکی وا هەیە. هەندێک لە وڵاتان ئەزانی چیەکەن نەک موچەکە ئەدەن موچەکە ئەدەن ئەو کرێکار و فەرم ئەو کرێکار و ئەوانەی خاوەن مەتعەم و پیتزا و نازام دوکانی بچووک و ئیشی بچووشیان هەیە پارە بەوانیش ئەدا. بۆچی؟ لەبەرەوەی کە بازار نەکەوێت، لەبەرەوەی ئینهیار نەکە، لەبەرەوەی دۆخی هاوڵاتی تێک نەچێت. شتی وانە لە کوڕی ئەرزە تۆ بڵێ موچە نادەم، موچە نەدان نییە لە هیچ وڵاتێکی دنیا لە ئەفغانستان و لە سوودان و لەوانە شتی وان نییە. موچە ئەنجا لێ بڕین اینجا پاشەکەوت کرد کاکەمە تۆ موچە بڕیوە ئیحراجێکی گەورەی بەم حکومەتە جوێی لێ نییە ئاساییە. باشە فەرمانبەران هەچۆنێ بە قوبوڵیان کردووە موچە لێ بڕیوە دینار دابەزیوە لێی ئەمە هەر زەرەرەدا بە 2 مانگ جارێ ئەیدەی هەر ئەوەیە تاخیرەکەی هەر کاکە ئەمە ناکرێ. یعنی ئێستا لێکی دەمەوە بەڕێژە یعنی موچە خۆرێک ئەگەر میلیۆنێکی هەبێت 200-300 هەزاری بۆ ئەمێنێتەوە سیرکە لە هەر میلیۆنێک نزیکەی 150 بۆ 200 هەزاری ئەو دابەزینی نرخی هین ئەیبا. باشە لە میلیۆنێکی هەبێ بە 2 مانگ جارێ ئەیدا
ئەوە لە 150 ڕۆی باشە لە 121 لەو لا ئەڕوا بابڵێ نرخی دینارەکەشدا ئەبەزێ ئێمە چی ئەمێنێتەوە باش بەس بۆ پابندی ئەوەش نەبوون کە لە مانگی شەشە کۆبوونەوەیان لێبڕینەکە بۆ یەک جارە کە بۆ مانگی دوو پەیڕەویان کرد بەڵام ئەوە لێبڕینەکە بوو بە کللتور و ئەوەی کە ماگانش کارنیاندار نەش ناوێنە ناوە پاشەکەوتیش بیدێنەوە فەرمانبەران یەک بەڵێنی حکومەتم پێ بڵێ جێبەجێ کردێت تا ئەوە جێبەجێ بکە هیچ بەڵێنێکی هیچ ینی ئێستا ئەگەر حکومەتی هەرێم باشە دوای ئەوەی کە لێبڕینی کرد سێ موچەی پاشەکەوتی گوتی ئەمە سێ موچەی داوە هینە لایە بین دوو موچەشی گوتی ئایدی بەغایە ئیتر خۆمان 30 ڕۆژ جارە موچە وتیان لەگەڵ بەغدا سیستەمەکە ئەوەش نەکرا هیچ چیز ئەی لەگەڵ عێراق ئێستا پێ دوای لەگەڵ عێراق ڕێگەشەی موچەکە چانسێکی گەورەیە مەسەلەی بودجەی عێراق کە ئێستا ئێمە بۆ وەکو دەرفەتێک لێ بڕوانین بۆ موچە ئەوان ئەوە دەکەن ئەزانی حەکیم ئێستا دەرفەتێک هاتوتە پێشەوە کە من پێم وایە حکومەتی هەرێمی کوردستان بە ئاسانی بۆ ڕازی نابێت چونی مەسەلەی نەوتەکە مەسەلەیەکی حەساسەوە گە دوای قسەی لەسەرکەی باش لە ئەم پرۆژە یاسای بودجە کە نێدراوە بۆ پەرلەمان گفتوگوی لەسەرەکە ئەمان ئەیانەیە کۆمەڵی خاڵ بدۆزنەوە خاڵی فێڵ و تەڵەکەوانە بدۆزنەوە تایە بەڵام پێ ناچێت ئەم جارە لەبەرەوەی کە حکومەتی عێراق و لایەنە سیاسەکان لە بەردەم هەڵبژاردنان سازش ناکەن هەر کەسێکیش دژی کورد بێ لەوێ لە شەقامی ئەوەیە هەڵبژاردن لە هەڵبژاردنە زیاتر دەنگێبێ ئەمە چی وای کردمە سیاسەتی کوردی لێرە بەرامبەر بە بەغداوای کردووەکە لانی کەم سەرۆکی لیژنەی دارایی بە ئەندامانی لیژنەکانی لیژنەی دارایی وتووە مامۆستا ئەحمەد و شار عەبدوڵڵا و شیروان میرزاوە هەموو ئەمانە ئەندامی لیژنەن گوتوێتی کاکە بە خالیشوانی خۆی عارە بە دکتۆر هەیسەم جبوری بەڵێ دکتۆر هەیسەم جبوری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق خالیشوانی دانیشتووە گوتوێتی کاک خالی ئەم پرۆژە یاسایی کە ئێستا هەیە ئەمەی کە ئێستا شوتەینەوە هی ساڵی 2015 هی ساڵی 2015 دقەکەی کە ئەڵەیە 250,000 بەرمیل نەوت ڕادەست بکەن و لە بەرامبەر ئەویان نیوی داهات و ئەوە بدرێت بەڵام وتویتی کاک خالی ئێوە پابندن بەوەی 250,000 بەرمیل نەوت بن بەڵێ کاکە 200 مەدەن 100تان بدایە کاکە 150 با بە 20,000تان بدایە بەش بۆی کە ئێمە لە شەقامی خۆمانە بڵین کاکە ئەوەتە نەوتیشان داوە ئێستا ئێوە نەوتتان نەداوە باشە بە پێی بودجە نەوتتان نەداوە بە پێی ڕێکەوتن کە لە 150 خاڵە سنووریەکان ئەوەشتان نەداوە بە پێی ڕێکەوتنەکە کە ئەبێ دیوانی چاودێری دارای عێراق بێ سەرپەرشتی خاڵە سنووریەکانی هەرێم کە ئەوەشتان ڕێگە نەداوە هیچ شتێکە نەداوە ئەشیانەوە پارە بێت لەم دۆخای بەس هاوڵاتی ئەبێتە قوربانی تۆ سیرکە لەم پرۆژە بودجەیە بۆ بودجەی بەکاربردن بۆ هەرێمی کوردستان 10 تریلیۆن و 912 ملیارد دینار دانراوە لەم پرۆژە بودجەیە ئەگەر پەسەند کرێ بۆ بودجەی سەرمایە گوزاری و وەبەرهێنان 2 تریلیۆن و 991 ملیار دانراوە کۆی گشتی 13 تریلیۆن و 900 ملیار دانراوە 904 ملیار دینار واتە نزیکی 14 تریلیۆن دینار دانراوە باش ئەم 14 تریلیۆن دینارە ساڵی 2012 و 13 کە هەرێمی کوردستان لەو پەڕی گەشتە سەند نابووە ئەو بودجەی کە لە بەغاوی دیاریکراوە 14 تریلیۆن دینار بوو ئێستاش 14 تریلیۆن دینار سیرکە لە 2013 لە 2013 ئەو کات و ئێستاش لێرە گوتمان ئەو کات پێشتر باسمان کرد کۆی موچە خۆران بۆ یەک ساڵ چەنە 10 تریلیۆن و 728 ملیار دینارە چەنی ئەمێنێتەوە 3 تریلیۆن و 176 ملیاری ئەمێنێتەوە ئەو جگە لە موچەی تەواو جگە لە موچەی تەواو واتە هەموو مانگە گوتمان 894 ملیار دینار زەرورە 12 ملیار دیناری چەنەکە 894 ملیاری ئەکاتە 10 تریلیۆن و 728 ملیار دینار لەو 13 تریلیۆن و 900 کە باسمان کرد ئێمە کە لە پرۆژە بودجەکەی دیاریکراوە ئەگەر هەرێمی کوردستان ڕێک پابەند بێ پێوەی حکومەتی عێراق و پەرلەمانی عێراق بۆ نمونە پەرلەمانی عێراق ئەو بڕگانەوە خۆی دانێ حکومەتی هەرێم ڕازیان کات و 250,000 بەرمیل نەوت بە لەگەڵ داهاتی نانەوتی ئەوەی کە لە 150 داهاتی ناونەوتی ئەودا ئەو کاتە 13 تریلیۆن نەسەری هاوڵاتیانە هێشێنرێ نەسەری موچەخۆرانە هێشتن ئەوەنە لی ببڕە و ئەوەنە نەیدە و دوای خەوچی بکەوە حکومەتی هەرێمی کوردستان بە ئاسانی ئەتوانێت خۆی لەم سەرێش ئەنجا لەو هەموو گەندەڵی و مافیا و دزیەی کە هەیە ئەخر وەڵی بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستان من لەگە هەنێشیانە قساکەم پەڕ و پۆیان پێوە نەماوە ئەوە ناڵێن دزن خۆتان دزن ئەژداد و ئاباتان دزە مناڵتان دزە کورتان دزە بەهۆی نەوتەوەی هەمووی خۆ ئەگەر ئەم نەوتە ئەوە سەربەخۆیان نەکردایە ساڵی 2013 14 تریلیۆنە هات 10 تریلیۆنی بۆ موچەوە ئەو کاتە 850 ملیار بوو 3 تریلیۆن 4 تریلیۆنی ئەمایەوە ئەدرا بە یەک کێشەی نەموچە هەبوو نەدواکەوتنی موچە نەکێشەی پرۆژەکانی شەبوو لەو کاتەوە تا ئێستا ئەتواندرا کوردستان بکرێ بە
ئەو دووبەیە کە خۆیان باسییان کرد ئەوە ئەکرا ئەوان چون گوتیان نەوەڵ ئێمە نەوتەکە خۆواری فرۆشتن لەبەر ئەو هەموو گەندەڵی تیا بوو باشە ئەو هەموو قەیرانە لە 2014 تا ئێستا هەزاران کەس تووشی سیر و سەرەتان بووە کاکە ئەزانی مەسەلەی تەلاق و زەواج چی لێ هاتووە تۆ باز کەس قسە لەسەر کێشەی کۆمەڵایەتەکە ناکە کاکە جاران ساڵی 2012 بزانم لە خەیاڵمە 56,000 پرۆسی هاوسەرگیری هەبووە 6,000 جیابوونەوە هەبووە تقریبان ئەیکردە لە 9 بوو 10 بوو چەند بوو ئێستا تقریبان ڕێژەی زەواج دابەزیەوە بۆ 20,000 یعنی لەماوەی ئەم 6 ساڵەکە ئەوە 2 ئۆنە زیادی کرد دابەزیەوە ڕێژەی تەلاق بەرز بۆتەوە بۆ 9,000 واتە نزیکی بۆ 7,000 واتە نزیکی ڕێژەی تەلاق لە سلێمانیا گەیشتۆتە لە 131 لە هەرێمی کوردستان گەیشتۆتە لە 126 ئەمە هەمووی ئەم قەیرانی دارایی و نەهامەتی و قوربەسەری و دەردەسەریە ئێستا نەکرد هینی ئەوە تونند و تیشی دروست بووە بەرامبەر بەژن کاکە بەرامبەر بە پیاویش دروست بوو ئێستا تونند و تیشی ئامارەکانەوەشێ یەک دنیا قەیران دروست بووە لە هەرێمی کوردستان ئەم هەموو شێرپەنجەیە کە دروستە بێت ئەم هەموو عقدە نەفسی و جەڵدەیە کە لێتەدا ئەخۆ هەمووی ئەمە هین بوو ئەم هەموو قاچاقی و ئەم هەموو دەردەسەری و ئەم هەموو مافیای دروست بووە ئەمە چێ دروستەکە کاکە تۆ سیرکە مەسئولە دەوڵەمەند بووە کوڕەکەی کۆمپانیای هەیە نازانم سەدان هەمووی مافیایی دروست بووە هەمووی ئەمە گروپێکی هەیە ئەمە نازانم چیە ڕۆژانە بە 100 ملیۆن دینار و دۆلار خەرجەکرێت لە وڵاتەیە بە هەدەرێدەن گەنجێکی قوربەسەر کە دینارێکی پێ نییە حەقی خۆیەتی خۆپیشاندانەکان ناڕزایە کاکە ناومێ دەبێت لە دەسەڵات ناومێ دەبێت لە ئۆپۆزیسیۆن ناومێ دەبێت نازانم لە هەموو کەسن لە ئێمە نابوو دەبێت لە ڕۆژنامە نووسان لە پەرلەمانتار لە خانە نشین نازان لە هەمووی ناومێ دەبێت بۆیە پەلەماری کامێراکی ئەوە بینێ پەلەمارە کامێرایی نازانم دەسەڵات بینە پەلەماری هەموو شتێکەدا لەبەرەوەی کە ناومێت بۆ لە هەموو شتێک باشە بەس وەکو ڕێکەوتن لەگەڵ عێراق پێ دوایە ڕێک دەکەون یاخود ئەو دەنگۆیکێ سەباز دەکەی گوایە لانێک میدیایی یەکێتی خۆی لەگەڵ عێراق ڕێکە پێ دوایە ئەمە دەچێتە سەریا وەکو لا مەرکەزیەتەکەی لێ دەکە پێشتر بانگەشیان بۆ دەکرد و هیچیشی لێ سەوز نەبوو بەڵێ وا بزانم یەکێتی خۆی ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان کردووە یەکێتی ئەمە دوو ڕوانگە خوێندنەوەکە ئەو هەیە بەشێک لەمە بۆ فشارێتی بۆی ڕێبکەوێ بەشێکیش لەمە ئێمە سێمان پێشتر راپۆرتێکمان کرد لەسەرەوەی کە یەکێتی ئێوێ سێمان هینەداتە حکوومەت ئەگەر وانە بێ ئەوێ بکشێتەوە یا ئەوێ نازانم دوو ئیدارەی دروستکە نازانم چی ئەوە بکەن دیارە ڕەن بێ ئەمە فشارێک بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا یعنی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕێبکەوێ لەگەڵ بەغدا تا حەدێک موچە و ئیستقراری ئابووری ئەبێ ئەگەر ڕێک نەکەوێت لە ئەگەری ڕێک نەکەوتنە دوو ئەگەر هەیە دوو بژاردە هەیە یەکیان ئەوەیە بۆم دۆخەی ئێستاوە موچە لە 140 لێ ئەبڕێ لە 135 لێ ئەبڕێ ئەی دۆخی خەڵکیشە خراپە بێ بازاڕیش خراپە بێ ئەگەر لەگە بەغا ڕێ نەکەون دوو بژاردە ئەم بژاردەیەشیان بژاردەی دووەم ئەوەیە ئەگەر بتوانن چاکسازی بکەن کە نایکەن بتوانن لێ پێچینەوە بکەن لە خاڵە سنوورەکان کە نایکەن بەر لەوەی من بێم بۆ ئێرەیەکە کە هاوڕێیەکم تەلەفۆنی بۆ کردم لە یەکێک لە دەواازەکان دەواازەی پەروێزخان وتی دوێنێ 100 شەحنی سیارە هاتووە بەس لە پەروێزخانەوە دوێنێ 100 شەحن هیچ سیارەیەکی لە 20 کەمترینی 20 وەرەقە 2,000 دلار گومرگێتی بەرزترینیشی تقریبا تا 50 وەرەقە ژیان 5,000 مۆدێل و قاچاق مەوەست نانا قاچاقنا ئۆتۆمبیلی ئاسایی بەس گومرگەکەی ئەوەنێ وتی من حسابم کردو بایی 1,600,000 دلار بەس لە سیارە بەس دوێنێ داهاتەکەی ئەوە تۆ حسابی پێشتر داهاتی کۆی بمارزەکە بە هەموو کەلوپەلو بە هەموو غرام گومرگ و بە هەموو شتەکانەوە 8 ملیار دینار بوو ئەڵێ بەس دوێنێ من ئەوم لێبینیوە بۆیە ئەمە ڕێخستنەوەی ئەمانە حکوومەتی هەرێم دەسەڵاتی ئەمەی هەیە ئەماناکە ئێمە چەند ساڵە چەندێکە چاوەڕێەکەی سپاس دەکەم ناوبڕێکم لێ دەکەم وڵات بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان ئەم برنجە دەنەکخرا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە
لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆلسترۆڵت نەبێ چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن بە باشترین کۆڵەتی دەستمان پێکردو وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنگی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕست کاک محەممەد پێش ناوڕێکەکەمێک باسی ڕێکوتمان لەگەڵ عێراق کرد بۆی ڕێکنەکەوتن لەگەڵ عێراقەوە لە پێشوو و بۆ داهاتوش ئێمە چەندە زیان دەکەین بەنی خۆزگا ئێمە ئەو قسانی کە پێشتر کردومانە چەندی ساڵی ڕابردوو خۆزگا ئەوەی ئێمە ڕاز نەبووە ئەوەی بەرپرسان ڕاست بووە کە بیان توانایە بە نەوتی سەربەخۆ و بە ئابووری سەربەخۆ هەرێمی کوردستان بژێنن بیان توانایە بە پاری نەوت و بە پاری ئەوەی کە هەیە من پێم وایە پارەکە زۆرە بیان توانایە ئەو تەشەبوس و ئەو هەموو دەست باشکردن و دەستینەی بۆ بەغدا نەیان کردا کە ئێستا ئێمە ئەڵین فەرمون ڕێ بکەون یا پارەکەتان بێنن یا ئەوەتە کوردستان بژێنن یاوەتە ڕێکەون لەگەڵ بەغدایە بەدەیان پەرلەمانتاریان کردو بە جاش و خۆفرۆشەوە لە بریسی لە بەرەڵە کاکە وەرن لەگەڵ بەغدا ڕێکەون کاکە لەگەڵ بەغدا ڕێمەکەون هەمومانەچین ئەوەی کە خۆیان ئەڵێن بەغدا تەلاقەتین بەس وەرن کاکە ئێوە پارەکات دزن پارینەوتەکە دیار نییە بەشی زۆری ئەم هەموو قاچاقی هەیە ئەم هەموو گەندەڵی هەیە ئەشتانەی بڵن کاکە لەگەڵ بەغدا ڕێناکە ئێمە بەس خەڵک زەرن ئێخۆ ئەمە زەرن ناکەن ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندترن کۆمپانیاکانیان پشکیانەی هەموو کۆمپانیاک ینی پشکی بەرپرسێکیە یەک تەحەداکەم یەک بازرگانی لە کوردستانە بەبێ پشک بڕاتەڕێەوە یەک کۆمپانیا یەک بازرگانی لە هەرێمی کوردستانە بەبێ پشکی بەرپرسێک یاخۆ بەرپرسێکی لە پشتەوە خۆیان قازان دەکەن ئاگەشتان لە خەڵک نەماوە خەڵکی ڕەشوڕوتیش ئەوەیە و خۆ پیشاندانەکاڵێن دەستی لە پشتەوەیە ئێمە وەشمان لە بیست لەوەی پێشووترا لە ماوەی ئەم ساڵە من لە مانگی حەوتە راپۆرتێکم لای هی قەرزەکانی هەرێمی کوردستان 27 ملیار و 140 میلیۆن دلارە ئێستا هەر لە جەژنی ڕەمەزانیشە لە مانگی 24 پێنج سەرۆکی حکوومەت وتی 27 ملیار دلار من راپۆرتەکە لە مانگی حەوتە دەستم کەوتووە راپۆرتەکە ئێستاش لامە راپۆرتێکی ڕسمیە بەڵام ئێستا ئەوان ئەڵێن 28
476 ملیۆن دۆلارە. باش 28 ملیار و 476 ملیۆن دۆلارە واتە زیاتر لە ملیارە دینار زیادی کردووە. سەرڕای ئەو هەموو داهات نەدراوە بۆچی زیادی کردووە؟ ئیتر ئەو تۆکو چۆن ئەو قەرزەی کە کراوە بەشێکی زۆری زای و قەرزان چۆن کراوە هەر ئەسڵ نهاتۆ هەرێمی کوردستانەوە لە بانکێکەوە نێدراوە بۆ بانکێکی تر بە ناوی موچۆ ئەسڵ قەرزەکان کەس نازانێت کێش هینەکانن چییە. یعنی کوا کەس بە دوای ئەو قەرزانەکانی نییە ئەکوا کەس بە دوای ئەم قەرزاناچێت هەرڵەن کاکە 27 ملیار قەرزارە ئێوەرە کورتیکەوە ئەڵەن کاکە وڵا پابەندی داراییمان هەیە پابەندی دارایی چی تۆ کاکە پارەی کۆمپانیای نەوتر نەداوە پارەی کارەبا نەداوە وێزگەکانی کارەبا باش باشە ئەوەش نادەیت و جاڵی وەڵامە قەرز نییە ئەمە پابەندیە پابەندی چی کاکە تۆ پارە نەداوە مانگانە ئەبێ 80 ملیۆن دلار بدەی بە کارەبا تۆ نەداوە خوارە بێ سبەینی بیدەی لەسەر هاوڵاتی حسێبە کردێتی قەرز بەسەر هاوڵاتیانەوە باش وەکو زیانەکانی لە ساڵی 2014 نەکەوتن لەگەڵ ئەمە راپۆرتی خۆی هینا هی حکوومەتی هەرێمی کوردستان ناردێتی بۆ بەغدا بەم شێوەیە هینی کردو ئەڵێ ساڵی 2014 بۆ 2019 باش کۆی ئەو داهاتی ئەبووە لە بەخاوە بەهاتایە کە خۆیان 2014 نەوتیان ڕادەست نەکرد داهاتەکە بەڕاگوتیان ئێمە ئابووری سەر بە خۆمانەیە پێویستمان بە بەغانیە بەغا هەموو مانگێت تریلیۆنێک و 100 ملیۆن 200 ملیۆن دیناری ملیار دیناری دەنارد تریلیۆنێک و 200 ملیار دینار ساڵانە زیاتر لە 14 تریلیۆن دینارێکە ئەمان گوتیان نامانەوێت خۆمان نەوتە فرۆشین پێویستمان بە پاری بەغدانیە پارەکە بڕا لە 2014 بڕا بۆ 2019 هەندێک جار پارە هاتووە 453 هاتووە 370 عبادی هاتووە 13 تریلیۆن هاتووە لە کۆی چەند 75 تریلیۆن دینار ئەمە ڕاپۆرتێمە لەو 6 ساڵە لەو 75 تریلیۆن دینار لە عێراق بووە ئەمە راپۆرتی حکوومەتی هەرێمە کە ناردوێتی بۆ بەغدا باشە چەندێکی دراوە 13 تریلیۆنی هاتووە لەو ماوەیە باشە چەندێکی ماوە 62 تریلیۆن دینار 62 تریلیۆن دینار لەو ماوەیە لە بەغداوە ئەمان لە کیس خۆیان داوە ئەمە راپۆرتەی تری خۆیانە کە ئەڵێ 28 ملیۆن دۆلاریش قەرزاری باش ملیار دۆلاریش قەرزارین ئەکاتە 33 تریلیۆن و 659 ملیار دینار بە هەردووچی ئەکاتە 95 تریلیۆن و 659 ملیار دینار یعنی دینار بۆی داهاتی سەر بەخۆی نەوتی خۆشەوە ئێستا ئەگەر کاکە 95 تریلیۆن یا زیانیان لە هەرێمداوە زیانیان لە موچەخۆران و حکوومەتی هەرێمی کوردستان داوە کە 95 تریلیۆن بەش چەند موچە دەکا ئەگەر ئەو زیانە ینی بەشی 9 ساڵەکە بەشی 9 ساڵ زیانیان لە بەشی 9 ساڵ 9 دوانزەیی تقریبا بەشی 118 مانگەکە بەشی ئەوەن 6 ساڵە زیانی 9 ساڵ موچە لە خەڵک بدەیت ئەم ئەزانی ئەم زیانانە خۆرەوە زیانی ئاسایی نین ئەوە هەر کەسێک بێ لێ کۆڵینەوە بکرێ ئەبێت ئەو کەسێک کە ئەمە بۆتە هۆی لێپرسراوێتی لەم هەموو قەیران و نەهامەتی ئەمجامە قەیرانی دروست کردووە ئەمە نەهامەتی دروست کردووە ئەمە یەک دنیا کێشەی کۆمەڵایەتی و کێشەی وتمان ئەوەی زەواج و هاوسەرگیری و چی دروست کردووە ئەمە بەس لایەنە ئابوووریەکەیەتی ئەی لایەنە کۆمەڵایەتی و لایەنە سیاسەکەی باش بابینە سەر مەسەلەی نەوت و داهاتی نەوت یا خوڵێن چاکسازیەکەش لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ ببوورە عەفو سەر نەوتەکە بێ چاکسازیەکە بێت چیان کردووە لە 2020 لە 2020 ئەوەی بەڕسمی هەیە یاسای چاکسازیت هەیە باش پێش یاسای چاکسازی چەند بڕیاریشی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە مانگی 2019 بڕیاریشان دەرکرد بۆ لێسەنەوەی قەرزی سەرمایەدار و بازرگانان باشە یعنی ئەوەی کە تقریبا 804 ملیار دینار لای سەرمایەداران دوای وتیان بە سووەکەوە بۆتە 928 ملیار بەڵێ بە سوو ئەوەی کە مانگانە ئەچێتە سەری ئیتر ڕێژەکەی لە 106 لە 104 لە 100 تا 11 تایە تقریبا گەشتۆتە زیاتر لە 900 ملیار دینار ئەم بڕیاریان دەرکرد کە تا 1/5 ئەبێ بڕیارەکە جێبەجێ بکرێت و هەمووی بگەڕێت 1/5 2020 1/5 هەموو بازرگانەکە ئەوە هیچی نەدرایەوە وتیان هەندێک ملیارێکیان داوەتەوە 1 ملیار ینی لە 0.000 داوەتەوە هیچ نەبووە ینی بزانن داخوا لە چ فەقیرەکان سەنەوە گەنا بازرگانی وا هەیە نزیکی خۆیانە 200 ملیاری لایە بازرگان هەیە لە سلێمانی 7 ملیاری لایە هەیە 28 ملیاری لایە هەیە ناوی هەموو هینەکانیشم لایە بە ڕێژەشەوە باشە ئەو بڕیارانە دەرکرد دواتر لە مانگی سێدا کۆمەڵی بڕیاری دیکەیان دەکەن ئەمە بڕیارەکانی حکوومەت فەرمانی حکوومەتی هەرێمی کوردستانە بە ئیمزای دکتۆر ئومێد سەباح باشە بڕیارەکان چی بوون بڕیارەکان تایبەت بە ڕێخستنەوە و بەڕێوەچوونی کارەکان لە خاڵە سنووریەکان کە ئەم بڕیارانیان دەرکرد ئەمە بڕیارەکە فەرمانی سەرۆکایەتی بۆ بەسەرپەرشتی وەزیری ناوخۆ ئەمە بڕیارەکەی
ئەمە بڕیارێکە یعنی چی بکەن لە خاڵە سنووریەکان ڕێخستنەوەی خاڵە سنووریەکان ئەوە کە ئەم بڕیارە دەرچوو ئیتر ئەمەنەی تر خاڵە سنووریەکان قاچاقچی تیان زیاتری کرد لەبەرەوەی کە حکومەت لە بری جێبەجێکە خاڵە سنووری بەڵام قاچاقچی لە خاڵە سنووریەکان ئێستا لە 200 زیادی کردو لە چاو جارانەوە زیادی کردو ئەمە فەرمانێکی دیکەیە هیچ سەرۆکی دیوان من تەمەنا ناکەم ئەم چوار فەرمانە جێبەجێ بکە ئەم چوار فەرمانە جێبەجێکە نزیکەی 200 میلیارد دینار زیاتر دەگەڕێتەوە ئەم چوار بڕیارە هەر حکومەت خۆی داوە ئەوەی کاکە من ئەم چوار بڕیارە بەردەوام هەڵگرتووە زانین بۆ چونی بڕیاری زۆر باشە یعنی وانە لەن حکومەتی هەرێمی کوردستان هیچی نەکرد کاکەم بڕیارانەی دەرکردووە لە بری جێبەجێکردن گەندەڵەکە زیادی کردووە ئەوە یەکەم خاڵە سنووریەکان و بڵین وەرگرتنەوەی قەرز و خاڵە پێکهێنانی لیژنەی باڵای ڕێخستنەوەی داهات و خەرجێ گشتیەکان کۆمپانیەکانی بواری نەوت و غاز و ئەو کۆمپانیا ناوخوانی گرێبەستی خزمەتگوزاریان هەیە ئەمە باجیان لێ بسەندرێت چیان کرد باسەندن لەو کۆمپانیانەی ئەوەی ئەنجامی هەبوو بڵین بە ئەو کە کۆمپانیا زیاد بوو نەک باز نادەن هەری خۆیان هیچی ئەوە ناکرێت ئەمە گوتمان تایبەت بە خاڵە سنووریەکان ڕێخستنەوە دوابەدەی لێژنە پێکەنانی ژنێکی تایبەت لەم بەڕێزانی ناوی خوارەوە پێداچوونی سەردەم بڕیار و ڕێنمایەکانی تایبەت بە لێبوردنی گومرگی کاکە ئەزانی چی بەشی زۆری ئەو بار و ئەو ترێلە شتانە نایە بە ناوی لێبوردنی گومرگی یعنی عفوی گومرگی ئەمە بەشی زۆری داهاتە بات هەمووی بە لێبوردن ئەمە مەسئولێکی لە پشتەوە نازان بۆ پرۆژەی فلان کەسەوە هەمووی بە لێبوردنی گومرگی دێ ئەو گومرگانە زانین چەند زۆرە ئەمە بڕیارێکە نەک جێبەجێ نەکراوە ئەمە هەر ئێستا زیاتر بووە بڕیارێکی دیکە تایبەت بە ڕێخستنەوەی بەڕێوەچوونی کارەکان لە خاڵە سنووریەکان بەمبەستی دراست و بە دواداچوونی بارودۆخی سەرجەم خاڵە سنووریەکان لیژنەیەک پێکهێنرا بۆ ئەم خاڵانەی دیکە شوێنی کارکردن ئەمە هەمووی ناوی وەزیر و سەرپەرشتیار و نازام ڕێبەر ئەحمەد لێپسرایی وەزیری دارایی لێپسرایی ئەوانە ئەم چوار بڕیارە ئەمە بڕیاری حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو بڕیارە نازانم ئەگەر پێم بێ ئەو بڕیاری دیکەی لێسەندنەوەی قەرزی سەرمایەدار و بازرگانەکان بەڵاوە لە سەر چاکسازیەکەشدا بڕگەیەکیان تەسپان بۆ سەرنەوەی قەرز لە سەرمایەدارەکان یعنی کاکەمە قەرز کە لە مانگی حوتای جێبەجێکردنەوە بەڵام ئەمانە پێویستی بە بڕیار نییە ئەسڵ پارە لای تۆیە من قەرزەکەم لای تۆیە بم بیت تۆ پێویستەکە من بڕیارت بۆ دەرکەم 928 میلیارەکە 2 میلیارێکی هاتۆتەوە بزانم 2 میلیارێکی ئەو بڕە پارەیە موچەی مانگێکی تەواوەتیەکە هەر حکومەتی پێ ئەبژێنێتەوە 900 میلیار ئەم بڕیارانەی دیکەش کاکە عفوی گومرگی و گەندەڵی لە خاڵە سنووریەکان و باج لە کۆمپانیەکانی نەوت و ئەنە چ پێویستی بە باشە بەس وەکو دۆسی نێوتەکە ئیداهاتەکەی چی لێ دێ دۆسی نێوتەکە ئێستا هیچ شەفافیەتێک کراوە لەم کابینەی وتیان هەوڵدەدەن سندوقی داهاتە نەوتەکان دروست بکەن داهاتی نەوت شەفاف بکرێ هەوڵاندراون وەزیری سامانە سروشتەکانیشمان ئەم چوار پێنج بڕیارەی کە هەیە یەکێک بوون لە بڕیارە باشەکان کە نەک جێبەجێ نەکرا هەمووی بە خراپ کەوتەوە یاسای سەکسەژش کات تۆ هیچی لێ بینی من هیچ نازانم هەر ئەگەر بندیوار و دوو موچە و سێ موچە هیچ بڕا یەک دنیا خاڵی دیکەی تیا خانە نشینی پلە باڵا و چی دەکراوە هیچ نەکراوە یەک بڕیارەشان دەکرد بەوەی موچەوە پلە باڵەکان موچەکانان کرد بە 150 بۆ مەسەلەی نەوتیش مەسەلەی نەوتی هەرێمی کوردستان ئەوەی کە زۆر بازەوا کرد کە بەشی زۆری بۆ تورکیا ڕەوە تورکیا ڕێگرە لە بەرامبەرەوە ینی خۆ مەسەلەکە تەنها تورکیانی خۆیان لە کرێبۆری لە سکویریتی کاکە ئێستا کێڵگەی نەوتی حەسیرە هەیە باشە یەک تەندەری داوە بە ئەوەی کە چێ ئەم نەوتە لێرەوە ئەگوازێتەوە چێ ئەمازانێم ڕۆژانە 22 بۆ 35,000 بەرمیل لەیەوە بە تەنکەر ئەگوازرێتەوە بۆ خۆرمەڵە ئەکرێتە بۆری نەوتی کوردستانەوە باشە لە شۆ لە حەسیرەی گەرمیانەوە ئێستا شەڕێکی گەورە هەیە لەسەر کۆمپانیەکان لەسەر چی ئەمە بگوازێتەوە ئەمە پارێکی دیارە زۆر تەنها گواستنەوەی ئەو تەنکەرانە تەنها ئەو تەنکەرانە بەس تەندەرەکەی بۆ دەرچێت اینجا هیوایە تەندەرەکەی بۆ دەرچێت ئیدا بە کەسێتر ئەمە 2 میلیۆن قازانجەکە ئەو 5 میلیۆن ئەو 6 میلیۆن دلار یعنی تۆ سیر کە بەس گواستنەوەی ئەوێ بۆ ئەوێ ئایا کری بۆری کری سکوێرێتی کری نازانم چی ئەمانە هەمووی هەیە ئەنجا باش ئەگەر کاتمەما بۆی پوختەکەینەوە داهاتەکان چی لێ دێ لە نەوت داهاتی نەوت ئەمە بەس ڕێژەکەی باسەکەم کۆی ئەوە هینەکە باز ناکەم داهاتی نەوت کری بۆری نەوتی کوردستان و تورکیا ئەو ساڵانە بڵێن ئەمەی ساڵانەیە بەس مانگانەش تقریبەن ئاوایە باش یعنی مانگانە 80 میلیۆن دۆلاری بۆ تورکیا ڕوا هێشان بۆ قەرز هێشان بۆ کری بۆری ئەوێ کری بۆری کوردستانی 6 کار و ڕۆژنەفرەیە کری بۆری ئەوە 6 میلیۆن دلار و لەگەڵ قەرزی کۆمپانیەکانە واتە تقریبەن لە 150 زیاتری لە 160 بۆ کۆمپانیەکانەوە بەڵام کری بۆری نەوتی کوردستان لە 113 بۆ ئەڕوا قەرزی تورکیا و کۆمپانیەکانی کڕیاری نەوت لە 116 بۆ ئەڕوا قەرزی کۆمپانیا ناوخۆیەکان کارەبا و پاڵاوگەکان لە 109 بۆ ئەڕوا حەقدەستی کۆمپانیەکانی وەبەرهێنان بەرەمێنانی نەوت لە 130 بۆ ئەڕوا پێشتر نازانم ئێستا ئەگەر پارەکە هینکەن کری گۆڕینەوەی پارەکە
ئەوەش یەک دنیا فەرتەنی لەسەر بوو تەنانەت کێشەی گەورە لە 200 ئەڕوا واتە چەنی ئەمێنێتەوە بۆ حکوومەتی هەرێم لە 130 ئەو ڕێژانی کە خوێنمەوە لە 100 ئەوەنی بۆ ئێوە لە 100 بۆ قەرزی تورکیا بۆ بۆری تورکیا بۆ حەقدەستی کۆمپانیاکە ئەمە بەشی زۆری خۆیان تیا شەریکن بۆیە ئەو پارە زۆر ئەڕوا ئەگەنا یعنی چی تۆ ئەم پارەی ئەڕوا بۆیە یعنی ماقۆڵە ساڵانە 700 ملیۆن دلار ئەڕوا بۆ قەرزی کۆمپانیاکان 610 ملیۆن دلار ئەڕوا بۆ دانەوەی قەرزی کۆمپانیای نەوتی تورکی 494 ملیۆن دلار ئەڕوا بۆ کۆمپانیای وزەی تورکی بۆ بۆری نەوت چی ئەمێنێتەوە لە کۆی ئەمە ساڵی 2019 ئەمە ساڵی 2019 لە کۆی داهاتی نەوت 8 ملیار و 8 ملیار و 438 ملیۆن دلار 2 ملیار و 647 ملیۆن دلاری بۆ حکوومەت بووە 5 ملیار و 791 ملیۆن دلاری بۆ خەرجی و کۆمپانیا و نازم ئەوەی ئەڕوا یعنی تۆ سیر کە لە 8 ملیار باش 5 ڕۆشتە بۆ حەقدەست و ئەوانە دوو 600 ماوەتەوە کەواتە تۆ چیت کردووە یعنی ئەمە هی ناوەی کاڵێ بە 12 ئەیکڕێ و بە 8 ئەیفرۆشێتەوە وەکو گڤەی دێ یعنی ئەوەنە قازەینی باشە کاتم زۆر کەم بەدە سەر مەلەفی ئازادی مافی مرۆڤ لەم پاشەکشەی کردووە لەگەڵ باجی زیاد بوو لەسەر خەڵکە ئەزانی ئەوە باجیان زیاد کردووە حکوومەت ئەوە نەوتەکەی ئەو فەزاحەتە گەورەیە هەر سوم ئەی کوردیان لە بەقانە هێشتووە لە تورکیان هێشتووە لە ئیشۆ نەهێشتووە لە ناو خۆشە ئەوە دۆخەکەی کە ئەیبینی بۆ موچەی موچە خۆرانیش ئەوەیە کە فەرمانبەران ئەوەیە کە ئەیبینی بۆ ئازادی ڕۆژنامەگەریش ئەوە نزیکەی 4 مانگە ئەوە ما هەندێک لە مامۆستا و ڕۆژنامە نووسان لە زیندانان بۆیە ئەم حکوومەتە هێندە پاشەکشەی کردووە کاکە ڕقەمەکانەڵێ من هیچ ناڵێم ئایا چەند کەسان دەستگیر کردووە ئازادی ڕادەربڕین ئێمە لەگەڵ نوێنەری نەتەوەی گرتوەکان کۆبینەوە ینی ئەوانەمان هەموو پێوتن کاکە ئازانی چی پاشەکشەیە کراوە لە ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ئەوە گەندەڵیە لە بواری گەندەڵیە هەمووی یعنی ڕێژەکە زۆر زیادی کرد لە ساو جارانەوە لە بواری ڕۆتینیا هەروە بۆ ئەم کابینەیە ئەگەر ئەوها بڕوا لە 140 تەمەنی تێپەڕان و ئەگەر ئەوها بڕوا قوربەسەری و نەکبەتیە بەسەر ئەم وڵاتەیە دێ بەڵام ئەگەر بەخۆیانە بچنەوە ئەتوانن خۆشگوزارانی زۆر باش بێنەدی ینی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ بەپرسانی هەرێمی کوردستان ئەم هەموو گەندەڵیە هەیە ئەو هەموو قاچاقچیە هەیە ئەم هەموو نەوتا فرۆشرێ و داهاتەکەی بەشی زۆری دیار نییە فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەموچەکەیان دیارە لێیانە بڕن دوایە نەخەن ینی ئەم هەموو نەهامەتیە ئیتر کابینی حکوومەتی هەرێمی کوردستان شانازی بە چێواکە من نازانم هیچ شانازییەکی نییە من پێم وتی ئەم 4-5 بڕیاری کە هەیە بڕیاری باشن جێبەجێ ناکە نەک جێبەجێ ناکە خراپتر بووە قاچاقی خۆ تۆ وازانی قاچاقی دەیان فێڵی هەیە ئەچەن لە مەتارەکانیشێ ئەسەن لە برایم خێل و حاجیۆمەران لە وەکو پەروێزخان و باشماخە بەڵام بە شێواز و بە میکانیزم و بەوەی دیکە وەکو چۆن بندیوار و گەندەڵی ناو ئەم سنووری ئێرە بە شێوەیەکی فەوزایە و لە لای پارتی بە شێوەیەکی منەظەمەوە ئەکرێ و پاشان نەوت زۆرینەی ڕێژەی گەندەڵی نەوت و فرۆشتی لەو لاکرێ باشە بەس ئەوتت لەمپەر هەیە لە بەردەم بۆ تەسلیمکردنی نەوتەکە کاتم زۆر کەماوە لەگەڵ بەغداد لەمپەر هەیە ئەزانی ئەگەر ئیرادەیان هەبێ بەڵێ ناتوان هیچ لەم پەرێک نیە لە بەردەمیان باشە کاکە ئەزانین سەنەت 430,000 بەرمیل نەوتە فرۆشن ئەسات ڕایانگەیان سۆمۆ ڕایگەیان 500,000 فرۆشن 430,000 فرۆشن بڵێ ئەم 430 ئەوانەڵێن 250 بن بە ئێمە نزیکەی 200,000 ئەمێنێتەوە بۆ خۆتان ئەیدەن بە خەرجی چی دەکەن 250 تەسلیم بەغاکەن پارەکە بێ موچەی پێدابینکەن ئەوەی دیکە ئیتر بۆ خۆتان ئەم 200 خۆم 200,000 بەرمیلە ڕۆژانە بەزەوەی کە بڵێن سلێمانی بەجێ ماوەڵکە لەگەڵ بەغداد وەکو هەرێمێک بە دووری دەزانی بەڕێزت ئەوە بۆ فشار وەڵاهی من ئەزانی ئەگەر حکوومەتی هەرێم لەسەر ئەم شێوازەی مامەڵەکردنی خۆی بەردەوام بێن نەک هەرێمی سلێمانی و نازانم ئیدارە و نازانم موچە بۆ سەر بەخاوانە ڕەنبێ ئەم حکوومەتە هەر خۆی بکاتە ژێر مەترسیێکی گەورە و هەر قوارەکە ئەوەی کە ئەڵێن مەترسی لەسەر قوارەکەیە خۆیانن ئەو بڕیارانەی خۆیان ئەدەن ئەگەر تا ئەمە 31 مانگی کۆتایی 2020 ئەگەر تا چەند مانگێکی تر ئەم ئوسلوبەی خۆیان بەم شێوازە و ئێستای کە هەیە بەردەوام بێ بەم فۆرمەی ئێستای قوارەکە زۆر لە بەردەم مەترسیاوی کە خۆیان ئەڵێن و خۆیان زۆر لە مەترسیان نە قوارەکە خۆیان زۆر لە مەترسیان وەکو دوا پەیامەت چی بە پێکەنیرەکانی حکوومەت دەڵێ هەرسێ لایەنەکە بۆ چاکسازی بۆ ئامۆژگاریانەکەم نە ئیشی منە ئامۆژگارە نە ئیشی من ئەویان بەس ئەڵێم کاتێک کە کەسێک بڕیاری دەکرد ئەبێ جێبەجێکە ڕاستگۆ بێ لەگەڵ خۆی لەگەڵ خوا لەگەڵ خۆی لەگەڵ خەڵکەکەی باش ڕاستگۆ بێ ڕاستگۆ یەک دنیا کارنامەی ئەم حکوومەتە هەیە یەک دنیا پاکێجی نازانم چاکسازی حیزبەکانی ئەوەی کە بەشدار بوون لە حکوومەتە یەک دنیا گفتوگۆ هەبوو بۆ پۆست و بۆ نازانم چی ئەوە
بەس ئەوەنە ڕازگۆ بن لەگەڵ پەیامەکانێنە هیچی دیکە بەس ڕازگۆ بن کاکەم بڕیارانە دایان بڕیاری دیکەوە هەیە بڕۆن جێبەجێکرد وەڵا دەستخۆشییان دەکەیت باش بەس ئەو گەندەڵی و قاچاقچی و تاڵانی بەدامی ساڵێکی ناخۆشمان لە پێش ئەگەر بەم شێوە بێت حکوومەت یاریمی کوردستان ناتوانێت موچەیە بێ قفڵە بێ قفڵ و پێچێ ئیتر ئەم حیزبانی دیکەش بەو شێوازە یعنی ناتوانن هەم بۆ پارتی هەم بۆ یەکێتی هەم بۆ ئۆپۆزیسیۆن هەم بۆ ئەولانانی دیکەش یعنی من پێم وایە گوریسەکە لە 2021 کاگەرە بەم دۆخی ئێستا ئاوا بەم فۆرمە بەردەوام بێ دەپسڕێ بەڵام هیواداری حکوومەت یاریمی کوردستان کاکە خۆ من مەبەستم ئەوە نییە بڵێم ئیرادەی هەرێمی کوردستان تەسلیمی بەغدا بکرێ چێ ئەڵێ 2 مانگی تریش بەغدا ئەمێنێت ئینهیار ناکە لە ڕووی سیاسی لە ڕووی اقتصادی خۆیش دەڵەمەیە بەغداش بەڵام تۆ وەرە سیاسەتێکی تەندروستی خۆت کە نەوتەکە لەگەڵ بەغدا بەشکە بۆی کە موچەیەکت بێ هەتا خۆت دێنیتەوە سەر خۆت چاکسازی بکە لە خاڵە سولەکانە بیکە لە باج بیکە لە باجی کۆمپانیاکان نەک بچی بازی سەرتاشخانە و بازی پیتزا و بازی فەلافل فرۆش ئەو باجی ئەمانی زیاد کردووە کۆمپانیا هەیە مانگی 100 میلیۆن دلار قازانجەکە تۆ ناچی باز لەوەسەنێسی بازەواسنی ئێ با بە باز لە سەرتاشخانەیە کە سەنێ 600,000 دینارە بەس بچۆ باز لە کۆمپانیای بسەنە 20 میلیۆن دلارە 10 میلیۆن دلارە بۆ لەوانی ناسەنی بۆیە تەنها ئەوەیە حکوومەت یاریمی کوردستان ڕاستگۆ بێ خەڵکیش لەگەڵیا بێ بە ڕاستگۆیی بەڵام ئەوا بخەریکی ئەمە خۆیان قەڵەوکەن و مەرپرسەکان قەڵەوکەن و حیزبەکان خۆیان قەڵەوکەن بەخوا 2021 ئەبێتە هۆی شیرازەی هەمووی بەیەکەوتێک سپاس دەکەم زۆر سپاس بۆ وەرز محەممەد ڕەوف سەر و سەری درەوە میدیاکەڵام بەدامی لەگەڵ مامی سپاس دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ